داعش بەقەدەوەی لە نێو خۆی لە نێو ماڵەکان لە نێو موسساتی لە نێو بەشێک لە موسساتی دینی و پەروەردەی و پارتە بەشێک لە پارتە ئیسلامیەکاندایە. داعش و قاعدە و ڕێکخراوی هیجرە و جەماعەی ئیسلامی و نازانم چی و هەموو ئەمانە کەناوییان یەک میتۆدی فکریان هەیە. دەتەوێت بڵێ ئەوەی داعش ئێستا جێبەجێیەکە جێبەجێکردنی تێکستە ئاینەکانە بەر لەوەی کە داعشیش دروست بێ بەر لەوەش کە حتا قاعدە و تاوەرەکانی ئەمریکاش بەر ئەو زەربەیە بکەون کە لێیانرا لە کوردستانە ڕێکخراوی ئیسلامی توندوتیژی وای کردووە کە هیچی کەمتر نییە و جیاوازی نییە لەگەڵ ئەوانە کە ئێستا داعشێکە. دەزار مەترسی فکری داعش توندوتیژی لە نێو خودی کۆمەلگای کوردی دەبیندرێ. دەیان جارم قسەیم کردووە و هیوادارم کە دەسەڵاتی کوردی و سەرکردەکانی کورد تەجروبەیەکی باش لە ئەنوەرسادات وەرگرن.